ئێمە بەڕێز ئۆژەلان بۆ کوردانی هەر چوار پارچە بۆ ئاشتی و هەر چوار پارچە ئەتوانێت خەباتکە وەکو ئاکتۆرێکی سەرەکی لە ڕۆژهەڵاتی ناوەڕاست ئەتوانێت بۆ دیموکراتیزەکردنی ڕۆژهەڵاتی ناوەڕاست کە ڕێنمایی و پەرسپێکتیفێکی زۆر گرنگی هەیە بۆ ئەو باوە ئەتوانین باسی ئەوانە بکەین لەم ڕوانگەیەوە بۆی بتوانێت ئازادتر بژێ و بتوانێت بە ئازادیانە لەگەڵ کەسانی دەوروبەری بتوانێت قسە بکات بتوانێت بژێ لەواچە هەنێک کەس لێرە پێی سێر بێ 7,000 زیاتر زیندانی سیاسیان زۆر ڕۆژنامە نووس لە زیندانان ژمارەیەکی زۆر خەڵک لە زیندانان و ئێمە لەم بابەتەیە هەم بەرز سەلاحەت دەمیرتاش و فەگین یوکسەکداغ و کە ئازاد بوون هەموو زیندانە سیاسەکانی تر بۆ ئەوەی ئازادکرێن پێویستە پێمان وایە پێویستە هەنگاوێکی ینی پرۆزینێکی یاسایەکی تایبەت بەوە دەربکرێت ئەم هەنگاوە کەنراوە وەکو لە 2015 ناچێت و بڕوامان وایە کە ئەبێگا بە ئاشتی